بەڵێ لە بودجەی عێراقا بڕی 500 ملیار دینار دانراوە بۆ بودجەی تەواوی بۆ کارەسات و ڕوودا و لافا و ئەوەی کە دێتە پێش. وەکو هەرێمی کوردستان مافی خۆمانە بەشێک لەو قەرەبووە بە پێ ئەو زیانانەی لە لافا و بارانی زۆری ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کەوتۆتەوە، هاوڵاتیان زیانیان لێکەوتووە، ماڵ و موڵکیان، سەیارەیان و چەندین پرد و شوێنی ترمان بەرزیان کەوتووە بەهۆی لافاوەکەوە. بەڵام داوام کردووە ئەمە لەژێر چاودێری ڕقابەی مالی عێراق و لیژانی مشتەرەک لەگەڵ مەحافەزاتە بۆ ئەوەی پارەکە بگاتە خەڵکی مستەحەق، چونکە ئەم حکوومەتە نەمتمانەی ماوە پارەی پێ بدرێ، قەرەبووی پێ بدرێ بگاتە دەستی هاوڵاتیەکانی و نە خەڵکیش قەناعەتی بەوە ماوە لە ڕێ ئەوانەوە زیانەکانی قەرەبوو بکرێتەوە بە مافی خۆی بگا. ومێدەکەم لە ڕۆژانی ئایندە سەرۆکوەزیران ڕەزامەندی دەرببڕێ لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی کە بتوانین ئەو قەرەبووە وەرگرین بۆ هاوڵاتیەکانمان.